یەکەم هەڵقەی بەرنامە سفرەکژی لە 2022 خبەری خۆشیە گارڤارێ ئۆکەی بڵی دوومانێ یاڵا باس بکەین یەکەم خبریش دەست پێ بکەم بێگومان ئەو هەفتەی زیارێکی گەورە بڵاو ناکرێتەوە لە مێژە قسەی دەکەم لەزان تۆزێک لەم تووڕەنا بەڵام باسی ئەو بکەین یاریەکانی پلەیستیشن پڵاس بۆ مانجی یەک بە فەرمی بڵاو کرانەوە چەند لە هەفتەی ڕابردوو دەنگۆیەکەم بڵاو کردەوە ڕازەر چوو ئەویش هەر یەکە لە یاریەکانی Dirt 5 Persona 5 Strikes هەروە یاریەکەی دیکە کە ناوەکەی بیر کرد دەیمەنای پلەیستیشن پڵس لە خۆیان مانگەی تان ئەو یاریانە بە خۆڕایی داڵۆن بکە هەرچەندە بە خۆڕایی نییان بەس مهم تاین بە خۆت داڵۆن بکەین لەو هەفتەیە لەناو سوشال میدیای کوردی وەروە جیهانی باسی ئەوەی کرا کە لەوانەیە God of War Ragnarok لە مانجی نۆ بڵاو بکرێتەوە بەڵام وەری پێ نەچوو لە سوشال میدیای سعودیە ئەو دەستگایەی کەوا پێوانەی یاریەکان دەکات لەو ستەمەنە گونجاوە دەستگای فەرمیەکە لە تویتەر ئەو تویتەی بڵاو کردەوە دەڵێ یاری God of War Ragnarok بۆ سەری 18 ساڵانە ئەو دەستگایانە لە هەموو جیهان هەیە لە وڵاتێکیە کاتێک کە یاریەک پێشەوەی بە مانگێک دوو مانگ دەربچی ئەوان کۆپێک لە یاریەکەی وەردەگرن بەشێک لە یاریەکەی دەکەن یا قوڵ بە ڤیدیۆ دەبینن بڕیار لەسەوەی دەن کە ئەو یاریە بۆ ستەمەنە گونجاوە بیردۆزەکەی من لێرەوەیە God of War هەوانەیە زۆر زووتر بڵاو بتەوە لەوەی کە چاوەڕێمان دەکرد ئەکید بەشەشی زۆر یاریەکەیان بینیوە لە بڕیارێنداوە بۆ تەمەنی 18 ساڵ بەسرەوەیە حکومەت سعودی ئێستا بەر نەرم بیتەوە لە گەمەکان ئەوانە GTA 5 بێتە یاشتانە God of War Ragnarok دێتن واتە حکومەت سعودی پێش نەدێت هەموو یاریەک بێسە لەوانە هەموو یاریەک بێڵن کەواتە God of War Ragnarok بە بڕای من لە مانجی 1 و 2 بڵاو ناکرێتەوە لە بەرەوەی مانجی 2 هۆرایزنمانەیە لە مانجی 3 یاری سیباقیەکەمان هەیە لە مانجی 5 یاری فۆرسپۆکنمان هەیە منۆک خۆم پێم وایە لە هاوینی ئەو ساڵ یاری God of War دەبینین مانجی 6 هەتا مانجی 8 لەو سێ مانگەی لەوانەیە من وەک خۆم پێم وایە زیاتر مانجی 7 باش E3 لەوانەیە God of War Ragnarok بڵاو بکرێتەوە ئەنگۆ دەرێنچە هەر لە کۆمنتی بۆچنی خۆتان بنووسن پێتان وایە کەی God of War Ragnarok بە فەرمی بڵاو دەکرد من زانیاریەکە فەرمیە کا یاری God of War Ragnarok بۆ سەری 18 ساڵان لە سعودیە کەواتە ئەو زانیاری فەرمیە وا دەکەم وا لەمە دەکە بیر بکەینەوە زووتر بڵاو بتۆ نەک لە مانجینەوە God of War لەگەڵ شڕێکی پەیوەندیان چییە جیلۆ تاتی هێشتان دەنووسی ها بەستە داگری God of War لەگەڵ شڕێکی پەیوەندیشی زۆر زیاتریان هەیە لەوەی کامنت و بیرمان دەکردەوە لەبیرتانە یاری God of War 2018 لەلایەن کەسێک دروستکردنەوەی کۆری بارۆک بوو کە دەرهێنەر یاریەکەی بوو ئەو کابرایە لە تویتەر زۆر چات دەڵێ ئەمن حەزم لە فیلمی شڕێکیە فیلم ئەنیمەیشنی شڕێک ئەگەر تەماشای ئەو وێنەیە بکەین دەبین کە زۆر لە دیمانێک God of War Ragnarok تەرچاوەکە لە شڕێکی وەک هەرچەندە کۆری بارۆک دەکاردن هێن بۆ God of War Ragnarok نەکردێ بەڵام مهم تەرچاوەکەی لێک دەچی کات خۆشی وێنێکی وا بڵاو کرێەوە دیمانەکانی شڕێکیان بەراورد دەکرد بە God of War 2018 وەلێک نزیکن گارش لە ڕیچی ڕۆکیشەوە هەندێک شتیان وەرگرتی بی بەتاییەکەی بەچنەوە ئەک دەبی کارکتەرەکان مهم ڕێکی بە God of War ببینی بە کریتۆسی ئاراناو کو دەبی باس ئەوالێ لەو هەفتەیە هاوڕێیان هەدیۆ کۆجیما بە فەرمی ڕاگەیاندکەوە یاریی بەرەمێنانی دوو یاریە بە فەرمی و قسەی کرد یاریی گەورە و زەبەلایان هەیە لەگەڵ یاریی قورس و نوێ وارە بۆتان شیکەمەوە گەورە و زەبەلاکە چییە قورس و نوێیەکە چییە ئاک پێشێستا نۆرمن ریچ ئەو کەسەی ڕۆلی سەرکی لە دێستراندیجی دەجێڕی لە زنجیری وۆکین دێجیش هەیە بە فەرمی ڕاگەیاند لە مقابلەشی لە دەوی دەرسوتی دەزانم هۆدی کۆجیما ئێستا خەریکی یاری دێستراندیجی دووە پێم وایە وەک خۆم یەکە چند دێستراندیجی دووە هەدیۆ کۆجیما ئێستا کەی لەسە دەکەم یاریەکەی دیکەش کە نوێیە و قورسە بەرەمێنانی قورسە نەک یاریەکە قورسە بەرەمێنانی دیفیکڵتە دەڵێ دیفیکڵتە پێم وایە نوێیەکە لەگەڵ ئەو خەبەرەی ڕاستەکە ها ماوە پێشستا گوتمان Xbox فیل سپێنسەر سەرۆکی کۆمپانیای Xboxی ئاک دەچی تایبەتی لەگەڵ کۆجیمای کردی کە یاریی لە بۆ Xboxی دروست بکە پێم وایە کۆجیما ئێستا کارەسە دوو یاری دەکە یەکە چند دێسترانجیجی بەشی دووەمە بە پلیستیشن و PC یارێکی لە بۆ Xbox و PC دروست دەکات کاتە دوو یاری دروست دەزانین بە فەرمی دوو یاریە ئەو زانیاری فەرمیە و دەرزانین کە دێسترانجیجی دوو بەرەمێنانە لەبەر نۆرمالیز بەخۆ بێگۆم وەروە دەرزانین کەوە Xbox و کۆجیما خەریکی یاریەکەن کەواتە هەموو زانیاری فەرمانە لێک دێن مێشت خۆمان کار پێ بکەین بەزانین کەوا کۆجیما ئەو دوو یاریە بەو شێوازێ لەرە مێشکەن ئیش پێ بکەن هەموو شتەکان مێشک لە بۆ ئینسانی خەبەرێکی تۆزێک ناخۆشم هەیە لە بۆ جەماعەتی Star Wars و کەسانی برایەکانم ناو دنیای Star Wars برای خۆشەویستەکانی خۆم ئەوانە ئەنگۆم خۆش دێت This is the way Star Wars Eclipse بەداخەوە لەوانەیە تا ساڵی 2026 بە فەرمی بڵاو نەکرێتەوە کە خەبەرێکی تۆزێک ناخۆشە بەڵام تقریبان دەرزانینە تا 2026 بەڵام لەوانە یاریەکە لە سەرەتای بەرەمینانە ئەو تیزەری کە دروستیان کردیان کاملی سینەماییە گیمپڵەیەکی بەو شێوازە ناوێت و ستودیۆ بەرەمێنەری ئەو یاریەی Quantic Dreamە بەرەمێنەری یاریەکانی وەکو دیترۆیدی وەکو هێڤی ڕێینی بە فەرمی ڕایان نەگەیاندێکەواتە 2026 بڵاو ناکرێتەوە بەڵام لە مقابلەیەکی فەرمی خۆیان دەڵێن لە سەرەتای بەرەمێنانی یاری نەکەواتە ئێستا 2022 25 ساڵی دیکەمان مایە تاوەکو یاری Star Wars Eclipse کە یەکجار دڵم خۆشەوە زۆر جوان دیارە یاریەکە چەند تڕیدەر هەموو شتێک نییە بەڵام هیوادارم یاریێکی زۆر جیاواز بیتن ئاشۆی دیترۆیت بکەم هیونی کە زۆر ناوازە پلیستیشنە ماوەی زۆر بە یاریەکانی خۆی لەسەر PC بەردەست دەخات مەسەلەن مانجی یەک God of War دێت سەر PC ینی باوەڕ نەدەکرد کە ڕۆژێک بە God of War سەر PC بینین و دەبینین لەبەرەوەی سۆنیە
ئاڕێ برا پۆرە لە هەمشتی میمتر لە بەسڵێ بە پێی وێنێشی زەپێکرای ستیم بیتن یاری گۆسەف سوشیماش لە مانجی دوو ئەگەری هەیە لەسەر پیستی بەردەست بخرێ ئاسانە من پێم وانە لە مانجی دووبی لەوانەیە پڕ تاخیرتری بکەن بەرەوەی لە مانجی یەک کارەڤاردێ لە مانجی دوو ئەتینک یاخود سەرەتای یەکە کۆتایی یەکەشتە چی وایە ئەن چارتە کۆلێکشنەکە چارت فۆر دۆست لەگەسی دێتن خۆزەک پێویستی بە تاخیر بوون هەیە گەیمەرانی پیسی ناتوان هەموو یاری پێکەوە بکڕن هەرچەندە گەیمەرانی پیسی زۆربەی کات بە کراک یاریەکان دەکەن بەڵام مەقسەدەمەوە نیە کراکی بەکار بینن خۆزەک منزانی ئەم دێ پلەیستێشن گوتما وەرزنا پیسی بەس نەگا بێتامیکەی هەم دڵمان دێشی زەباتی پلەیستێشنی دڵمان دێشی ئەو یاریە مۆد بکرێ بە ئاسانی معقول نییە ئەخەت لە جێی گادۆڤاری لە جێی کریتۆسی شڕێک گەمەی بکە ها مۆد بکرێ دێشی بەخۆ دۆلام دەکێت ها دۆلام دەک کوریا ئیمڕایان پلەیستێشن دۆلام نەکەت ها خۆشنان توڕمک چەند جا پرێم ها دەگەم لە ڕتەرنان ژۆم گۆ خۆشنان توڕمک خەبەرێکی زۆر هەزەلی و زۆریش وانییە ڕاستیە خەبەرێکی ڕاستیە تە فەرمیە لەسەری ساڵ وەتەوە هەماوەیە لە 25 تاوەکو ئێستاش ژمارە گەیمەرانی باتڵفیلد 5 لە کۆمپیوتەری لە کۆنسڵی هەردوولای زیاترە لە ژمارە گەیمەرانی باتڵفیلدی 2042 کە باتڵفیلد 2042 یاریشی نوێ و شوتەرە و مۆدێرنە کە دەبی یەکجار گەیمەری زیاتر بە بەڵام باتڵفیلد 5 کە یاریشی زۆر باشیش نەبوو کە بڵاوکرایە بەڵام بەهۆی تێپەڕبوونی کات چاکرا یاریەکە گەیمەران زیاترە زۆرێک لە ئێوە هجوم تا کردە سەر من کە من ڕخنام لە یاری باتڵفیلد 2042 کرد کە بڵاو بە وتم ئەو یاری کێشەی زۆرە گەیمەرێکی زۆر لێی دەڕەنجێ و تەنانەت پێش بڵاوبوون یاریەکەش بۆم وت هەلا باکەن لە کڕینەوە یاریێک کێشەی یەکجار زۆر دەبێ و یاریێت ئەمزانی بەرەی داتایەکە دیار بە پێرچاو ئەگۆمە دەتانگۆ کرێژی هیچ نازە ئەتو هیچ نازانی ئەو یارە تۆپ دەبێ و سا پرفرۆشتین دەبێتن کاڵەڤیتی هەری هیچ نییە ئاخێرە دی ئێستا گەیمەری باتڵفیلد 5 زیاتر لە باتڵفیلد 2042 ها لۆ کەس باسی باتڵفیلد 2042 هەر ناکە ئێستا یاریەکە فەشەلی هینە زوو باوەڕش ناکەم زوو هەستەوە ئیلا ئەگەر ئەی دایز بێکەوە ئیش بکەن ئەو یارەمانەوە زندی ئەگەنە مەحاڵە ئەقسەکردن لەسەر ڕێتینجی یاریەکان ئەن یاری ئێلدن ڕینگ کە بخۆمان دەمانزانین لە بە هەموو تەمەنەی نییە بەڵام تقریبا ئێستا پێوانە کرا لە بەرەوەی لە مانجی 2 بزان بڵاو دەکرێتەوە یاریەکە بە گۆڕ بە پێوانە کرایەوەتە مەیچەری زیاترەوەتە لە سەروی 8 ساڵانە تقریبا بۆ نزیک 8 لە بۆ 21 لۆ ماوەیان دەبێت بەرەوەی دیمانی توندی پڕخوێنی یەکجار زۆری تێدایە گۆڕ واتە ناکە بەس خوێن زای گۆڕی عیسە گۆڕ ینی نەفەرێک ڕیخەرۆکت دەبینی پارچەکانی ڕیخەرۆکت لێ کاتەوە دڵت بخوا گەزەرێ دڵتدا ئێلدن ڕینگ ئاوا دەبی ئەینا قبولمانە ئەس دەکەین یانی ئاوابی دەکەی ناکەی not my problem okay وەڵخەت فۆرتنایت بکە باڵپەرە گەیم ئینفۆرمەر راپۆرتەکی بەرمی خۆی بڵاو کردەوە دڵێم نەک زانیاریان بەدەستکەتیە بەڵکو ئەو دۆکیومنتانیان بەدەستکەتیە کە بە فەرمی دەزانین یاری بوڵی دوو پرۆژەی بوڵی دوو لەناو ڕۆکستاری ئێستا مەوجودە بەڵام بەداخەوە دەڵێن یاریەکە کانسڵ کرێتەوە لە ساڵی 2016ەوە واتە ڕۆکستار لەمێژە کارەسە بوڵی دوو دەکا بەڵام کانسڵی کردی لە 2016 بەهۆی ئەوەی نەیانتوانیوە ماپ دیزاینەکەی بە تەواوەتی دروست بکەن ماپەکەی نەخشەکەی بە مەزبوطی دروست بکەن و یارێکە کانسڵ کرێتەوە بەڵام ئەگەری هەیە ڕۆکستار ئێستا تافەچی نوێی خۆی دروست بکە لە ستودیۆیەکانی خۆی تافەچنی خۆی دروست بکە کار لەسەر ئەو پرۆژەیە کانسڵ کراوی خۆیان بکەن دووبارە بوڵی بینەوە سەر کارکردن و بەرهەمێنان بەڵام کێشەکە گەورەکە ئەوەیەکەوە ڕۆکستار ئێستا زۆر بە توندی خەریکی کێشە بەڵام نازانین کە ئاشا دەکرێت خبڵ دەکرێتەوە مهم دۆ باوەڕم بۆ قسەی هەیە هاوڕیان لەبیرتانە لە پێرارەوە من پێتان دەڵێم GTA تریلۆجی ریمێکەکە لە ڕێە وابوو دوو ساڵە پێتان دەرێت ئاخریشی قسەکەمان بۆ ڕاستی یاخود دەنگویەکان بۆ ڕاستی چکە گەیم ئینفۆرمەر بڵای کردو ئەو جارش ئەو قسەش گەیم ئینفۆرمەر بڵای دەکاتەوە گەیم ئینفۆرمەر ئێو لاولایانی کە دەڵێن زانیاری کە دەڵێن دەنگۆیە زۆربەی دەنگویەکانیان ڕازەشوە و منش باوەڕ بە قسەکەیوان دەکەم کە بوڵی دوو لەناو ڕۆکستاری وجودی هەیە بەڵام بەهۆی کێشەوە لە 2016 کانسڵ کرێ ڕۆکستار ئێستا دەیەوێت دووبارە دەست بە بەرهێنانی بوڵی دوو بکاتەوە بە ستایلێکی نوێ ماپەچی نوێ نەخشەیەکی گەورەتر و فراوانتر بەڵام چۆن دەیکا کەی دەیکا کەی بڵاو دەکرێتەوە I don't know بەڵام ئەکید من لەوەی ئەگەر ئەو قسەی ڕاست بین دەستە پاش GTA 6 ناک پێش GTA 6 ئەو تەنیا دەنگوێ ڕاست بیان ڕاست نیم زانیاریەکەم پێگوتن خۆشەویستانم ئەوڵکەی تۆزە کورد بوو لە بەرەوەی زانیاریمان کەم بۆ هەفتەی داهاتوو ئینشاڵڵا کە بەرەبەر نزیک بینەوە لە بڵاوکردنەوە یاری نوێ خبرەکان گەرم دەبنەوە دەست خزمەتتان دەکەم چاوتان ماز دەکەم سوپاس بۆ بینەوە 2022 پڕیاری دەمی ئینشاڵڵا پڕگەی لێتس پڵێ زیاد دەکەین لە بۆ چەناڵ زۆرترین یاری تاقی دەکەینەوە تا ڤیدیۆیەکی دیکە چاوتان ماز دەکەم سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه
ماوەی ژیانی تۆی قوتابی پڕێتی لە خۆشی و چالاکی هەر بۆیە فاستلینک سیمکارتی خێراترین ئینتەرنێتی بۆ تۆ کردووە بە بێ بەرامبەر هەر ئەوەش نا 3 گیگابایت دیاریت پێدەبەخشێت و ژیانت خۆشتر و ئاسانتر دەکات ئیتر تۆی قوتابی لەگەڵ فاستلینک خێراترینی